کارەبای نیشتیمانی بە جۆرێک خراپە هاوڵاتیان ڕوویان لەو ئامێرە کۆنانە کردووە کە بە نەفت کار دەکەن. ئەمە ماڵی هاوڵاتیەکی دانیشتووی برادۆستە. فانۆسی بۆ ڕووناکی پێکردووە و لە بەردەم ماڵەکەشی هەڵواسیوە بەهۆی نەبوونی کارەبا. طبيعي ماوي 15-20 ڕۆژێک دەبیکەت طبعاً تاوەرەکە عەرزی ڕۆیشتیە دەبێ چا بکرێتەوە بەڵام خەڵک ئەوەی نازانێ خەڵک دائیمەن داوای کارەبا دەکە بۆ ئێمەش لە ڕێی مایچیەوە داواکارین لە حکوومەت گرفتی کارەبای ئەم سنوورە چارەسەر بکات چونکە زۆر ساردە و هیچ مۆلیدەی ئەهلی لێ نییە. چەند هاوڵاتیەکی دانیشتووی گوندە جیاوازەکانی برادۆست باسی خراپی کارەبا و پێدانی کارەبای نیشتیمانی دەکەن لەم سنوورە. دۆک سیدەکان بێکەوە بوون بە ناحیە دۆک بوو بە پارێزگا سیدەکان هێشان هەر ناحەیە لە ساڵی 32 تاکو ئێستا ئەمە کێشەی کارەبامان هەیە نەک تەنها کێشەی کارەبا کێشەی ڕێگا و بان کارەبا ئەو دوو کێشە سەرەکیە لە دەڤەری برادۆست هەیە. ئێستا شەوانە توخوا کاتی ئەوەیە ئەمە شەوێ لە ماڵی خۆم فانۆسی پێکەم فانۆس ئێستا لە خەڵکی برسە بڵێ من فانۆسم هەیە لە ماڵێ گمەت پێ دەکەن. ئێستا لە ماڵی خۆمە ئەمە فانۆس پێ دەکەین. کارەبا شتێکە هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان ئیشی پێیە. کارەبا ینی پەیوەستە پە ژیانە ئینسانی کارەبا زۆر کمە. هەنی هەبوونی کارەبای هەلە جیاتی نەبوونی وایە. ئەو کارەبامان نادەنێ لۆ پارەش حازرن. لۆ پارەش حازرن هەر سەری مانجێ و نابیتن غارەدەن لۆ پارەی نازانم بە چۆ وەک دێن لۆ پارەی ئەگەنا ئێمە بێ کارەبای. هیچ کارەبامان نییە و وەڵا هەندێک شەوان سعات 10 کوژێتەوە هەندێک جارە سعات 12 کوژێتەوە هەندێک جارە سعات 8 کوژێتەوە جا هەر شەو دەزانی. بەهۆی ئەو شەپۆلە بەهێزەی با و باران و کەوتنی یەکێک لە تاوەرەکانی گواستنەوەی کارەبای 132 kV لە نێوان قەزای سۆران و پارێزگای هەولێر ئێستا لە سنووری هەر چوار قەزاکانی سۆران چۆمان ڕواندز و مێرگەسۆر سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی کەم بۆتەوە تەنها 6 بۆ 8 سەعات کارەبا دەدرێت بە هاوڵاتیان. وڵات حەسەن کورسات نیوز برادۆست.